بە زمانی گەشەپێدان بانگمانەکەی کاروانێکین بەرەو ماڵی خۆرمانەبەی ئێمەش هاتوین تا لە پرشنگی خۆری جوان وشەی نوێ بچین بۆ پەنجەی قوتابیان. بەڕێزان ئێستاش لەلایەن بەڕێز ڕازگۆ قاسم ئەندامی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە پرۆسەی سوێند خواردنی ئەندامانی کۆنگرە بەڕێوە دەچێت. بسم الله الرحمن الرحيم بنامي خدا بەڕێزان میوانە بەڕێزەکان ئەندامانی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەخێر بێن. ئێستا پرۆسەی سوێند خواردن و دەستپێکی کۆنگرە ڕادەگەێنین. داوا لە بەڕێزان ئەندامانی کۆنگرە دەکەم ئەزێت بکێشن هەستنە سەر پێ. و دەستان لەسەر سینەتان دابنن و لەگەڵ من سوێندی دەستپێکی کۆنگرە بخۆن و لە دوای من بڵێنەوە. بەناوی خوددا ئێمە ئەندامانی کۆنگرەی شەشەم لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان سوێند دەخۆین بە خوددا پێکەوە دڵسۆزانە کارەکانی کۆنگرە ڕابپەرێنین و پابەندی هەموو ئەو بڕیار و ڕاستپاردا نەبین کە لە ئەنجامی ئەم کۆنگرەیەوە دەردەچێت. دەستان خۆش بێت فەرموون. داواکارین لە خوددا بەرەکەت بڕژێنێت بەسەر تێگڕای بڕگەکانی کۆنگرەی شەشەم.